ساڵ لەمەوبەر پرۆسەی ڕێفراندۆم لە هەرێمی کوردستان ئەنجامدرا. پرۆسەکە ناوچە جێنا کۆکانیشی گرتەوە. خەونی گەورە لەسەر ئەو ڕێفراندۆم هەڵچندرا بوو، بەڵام بەداخەوە لێکەوتی زۆری لێکەوتەوە. کاندیدێکی هاوپەیمانی کوردستان دەڵێت هێشتا لێکەوتەکانی ڕێفراندۆم کۆتایی نهاتووە و دەشڵێوەکو هاوپەیمانی کوردستان کار دەکەین باری لاری ناوچە جێنا کۆکان ڕاست بکەینەوە. وەکو لێکەوتەی ڕێفراندۆم ئێمە کورد تەواوی دەسەڵاتی ئیداری و سیاسیمان لەناو کەرکووکا لە دەستدا ئێستا ڕوبەڕووی پاکتاوی ئیداری و پاکتاوی جینۆساید دەبینەوە، ڕوبەڕووی پرۆسەی تاریب دەبینەوە. ئەمانە هەموو لێکەوتەی ڕێفراندۆمە. ئێستا لەم ڕۆژەدا کە یادی ڕێفراندۆمە لیستی هاوپەیمانی کوردستان بۆ ئەوە دروست بووە هەوڵی چارەسەرکردنی لێکەوتەکانی ڕێفراندۆم ئەدەین لەوەی کەوا ئەم بارە خوارێک کە لە کەرکووکە چارەسەرکرێ بۆیە ئەوانە ئەو هەموو هیوایی لەسەر ڕێفراندۆم هەڵچنرا هیچی نەهات نەدی. چاودێرێکی سیاسیش دەڵێت ڕێفراندۆم لێکەوتەی زۆرا و زۆری لێکەوتەوە کە کاتیەوە هاتووە بە دەنگدان باری لاری ناوچە جێنا کۆکان ڕاست بکەینەوە. وهۆی ئەو ڕێفراندۆمەوە باڵانسی ئەمنی، باڵانسی سیاسی، باڵانسی عسکەری لەم ناوچانە لە بەرژەوەندی کوردانیە. ئەوەی بەدەستیەوە ماوە ئێستا لەم ناوچانە کارتی هەڵبژاردنە وەک کاردانەوەیەک لە بەرامبەر ئەو واقعە سیاسی و سەرباسی و عسکەری کە ئێستا هەیە بە لەشاو بچنە سەر سنووخەکانی دەنگدان و کوردستانیەتی کەرکووک لە ڕێگای دەنگدان بە کاندیدەکانی هاوپەیمانی کوردستان بسەلمێنن. لێپرساوی دەستگای هەڵبژاردننی کێتیش لە کەرکووک دەڵێت مەترسی جدیتر لەوەی کە ڕێفراندۆم بە دوای خۆی داهێنا لە ناوچە جێنا کۆکان بکەوێتەوە ئەگەر بێت و کورسیەکانی کورد لە کەرکووک کەم بێتەوە. بەرامبەرەکانمان چاوەڕێکن تووشی شکستی هەڵبژاردن بین و هەموو هەوڵەکانیان بۆ ئەوەیە ئەم جارە هەوڵەکانیان چڕ کرۆتەوە بۆ ئەوەی ئێمە تووشی شکستی هەڵبژاردن بین، چونکە بە شکستی هەڵبژاردننی ئێمە جارێککە تەقسیماتێکی سیاسی ئیداری ئەمنی لە شارەکەدا ئەڕژێتەوە لەبەر ڕۆشنایی ئەو پێگەی کە ئەوان بەدەستێنەوە و ئێمە ئەو پێکانیکەی لە ڕووی هەڵبژاردن دەستە دێنجا بۆیە داوا ئەەکەم لە تەواوی هاوڵاتانی شاری کەرکووک بە دیاریکراوی کورسانانی شاری کەرکووک هەموو هەوڵێک بدەن لە پێنای ئەوەی کە بەشداریی کارایی ئەم پرۆسی هەڵبژاردنەکەن لەبەرەوەی بەشداریکردنی ئەوان کاری ئەوان ئەو خەونە نزۆکەی بەرامبەرەکانمان لە گۆڕ ئەنێ. یەکێک لەو لێکەوتانی ڕێفراندۆم لە کەرکووک هێنایەکایەوە لە دەستدانی پۆستە ئیدارەکانی کەرکووکە کە وای کردووە ئیدارەیەکی سەپێنرا و حکمی پارێزگاکە بکات و ئەو ئیدارەیە هەوڵی گۆڕینی باری دیموگرافی کەرکووکیشی داوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.